بەخێر بێت. با لە بەغدا دەست پێ بکەین. یاسای بودجەی عێراق هەروەکو ئاگادارن پەرلەمانی عێراق یاسای بودجەی پەسەند کرد بەبێ بەشداری فراکسیۆنە کوردستانیەکان. طبعی لێرەوە من دەمەوێت سوپاسی هەموو فراکسیۆنەکان بکەم، فراکسیۆنە کوردستانیەکان بکەم کە بەڕاستی زۆر جهودیان سەرف کرد، زۆر هەوڵی جددیاندا لەو ماوەیە بۆ ئەوەی پشکی عادلانەی هەرێمی کوردستان دەستەبەر بکەن لە ناو یاسای بودجەی عێراقدا، بەڵام نەیانتوانی ئەو کارە بە ئەنجام بگەینن. هەموو جهودیان سەرف کرد. من لێرەوە دەمەوێ سوپاسی هەموو ئەوانە بکەم، یەک دەستخۆشیان لێ بکەم. ڕێزمان هەیە، پێزانینمان هەیە بۆ ئەو جهودەی کە لەم ماوەیە هەمووی سەرفیان کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە جددی نیگەرانە لەوەی کە بەبێ کورد و بەبێ ئەوەی کە پشکی عادلانەی هەرێمی کوردستان لە یاسای بودجەدا جێگیر بکرێ، ئەو بودجەیە پەسەند کرا. ئەوە جێی نیگەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی. و ئەو مەبدە ئەو پرەنسیبەی کە لە عێراق پەیرەو دەکرا کە پرەنسیبی شەراکەت بوو، پرەنسیبی تەوافق و لە یەکتر تێگەیشتن بوو، زۆر بەداخەوە کارگەیشتە ئەوەی کە بە زۆرینە و بە کەمینە لە بڕیاری وا جددی و مەسیری بڕیار بدرێتن کە ئەو بڕیارە زۆر جێی نیگەرانیە بۆ هاوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستان. نەک تەنیا ئەم بودجەی کە ئەمڕۆ ئەوان پەسەندیان کردووە مافەکانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک دەستەبەر ناکە، بەڵکو ناتوانێ بەو پاشەکەوتەی کە ئێستاش هەیە ناتوانێ معاشی ئەوانە موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات. ئەوە جێی نیگەرانی ئێمەیە و ئەو شتانەی کە ئێستا ئێمە بە تەماین بکەین طبعاً لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان ئێمە کۆبوونەوە دەکەین لەگەڵ هەموو حزبەکان، لەگەڵ فراکسیۆنەکانی کوردستانی لە پەرلەمانی عێراق و بۆ دەربڕینی یەک هەڵوێستی هەموو لایەکمان. ئەو یەک هەڵوێستیەی کە کورد لە بەغدا نواندی بۆ دەستەبەرکردنی مافەکانی گەلی کورجەی تەقدیرە، سەرەڕای ئەو هەموو ئەو کێشانەی کە لە ناو هەرێمی کوردستان هەمانە لە ڕووی سیاسیەوە، جێی خۆشحاڵیە کە لە بەغدا هەموو لایەک بە کۆدەنگ بەبێ ئەوەی بیر لە بەرژەوەندی حزبایەتی بکەن، بە یەکدەنگ و بە کۆدەنگ لە پێناو مەسلحەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەوڵیاندا. ئەمە بەنسبەت و ئێمە هیوادارین طبعاً تأکیدیش دەکەینەوە لەوەی کە هەرێمی کوردستان هیوادارە کە بتوانێ لەو کێشانەی کە دیسانەوە هەن لەگەڵ بەغدا بە پێی دەستوری عێراق بتوانێ ڕێگە چارەیان بۆ بدۆزێتەوە. فەرموون. سەنگەر عەبدوڕەحمان لە تۆڕی میدیای ڕوودا و کاک نێچیروان، ینی لە ماوەی ڕابردوو کە گفتوگۆکان هەبوو هەندێک لە وڵاتان تەدەخولیان کرد هانی هەردوو لایەدا گفتوگۆ بکەن. ئێستا دوای پەسەندکردنی ئەم یاسایە، ئەم پرۆژە یاسایە، ئێوە داواتان لە وڵاتان چێ بە تایبەتی UN و ئەمریکا وڵاتانی ئەوروپا، جگەلەوە داوای ئێوە لە سەر و کۆماری عێراق چییە کە ئەو دەسەڵاتی گەڕاندنەوەی یاساکەی هەیە بۆ پەرلەمانی عێراق؟ خۆی مەبدەئەکە بەنسبەت ئێمە ئەوەیە کە کێشەکان بە گفتوگۆ لەگەڵ بەغدا و لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکرێەوە، هیچ لە مووقفی هەرێمی کوردستان نەگۆڕاوە و هەر لەو پێناوەشدا هەر لایەنێک کە بتوانێت یارمەتی هەردوو لامان بداتن ئێمە خۆشحاڵ دەبین. بەنسبەت سەر و کۆماریش طبیعی سەر و کۆماریش ئەو خۆی لەم چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان دیداری هەبووە، قسەی کردووە و بە تەکید هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی چاوەڕێی مووقف دەکەن، نەک مووقف بۆ هەرێمی کوردستان، مووقف بۆ ئەو سەرۆک کۆماری عێراقە و بە پێی دەستور ئەو دەبێ مافی هەموو عێراقیەکان
بپارێزرێ و گەلی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق پێویست بەوە دەکاتن کە سەرۆکومار مووقفی هەبێ. کاک نێچیروان من هەریات کەریم پەیامنێری ئەو بەریش بکە کۆک سەفین. من هەریات کەریم پەیامنێری گەلی کوردستان پرسیارێک مێ دوو بەش لە خۆ دەگرێ. بەشی یەکەمیان ئەوەیە لە کاتێکدا کە حکوومەتی عێراقی ئەوەی بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان کرد زۆرمان نەماوە پێدەنینە قۆناغێکی دیکەی هەڵبژارنەکانی عێراقا و هەرێمی کوردستان و کوردیش ئامادەکاریکی باشی کردووە. پێ دوایە جارێکی دیکە کورد بەشداری بکات لە هەڵبژارنەکان بچێتەوە نێو حکوومەتی عێراقی و ئەو کورسیانەی کە لە ڕابردوو شەمان بوو وەکو بینیتان بەبێ کورد جارێکی دیکە پرۆژەی یاسایان پەسەند کرد. کورد چی بکات لەو قۆناغە بۆ ئەوەی جارشکە تووشی هەمان ڕووداو نەبێتەوە. بەشێکی دیکە دەبینی سەرۆکوەزیرانی عێراق لە کاتی قسەکانی با بڵێن دوو خۆی بە دوو ڕوو نیشاندا. ڕوویەکیان ئەوەیە لە ڕووی میدیاکان کاتێک کە ڕۆژانی کۆنگرێ ڕۆژنامەوانی هەیە بە جۆرێک تحقیق لەگەڵ هەرێمی کوردستانەکە. وەکی دیکەش دەبینن نووسینگەکەی کە با بڵێن بڵاوکراوەیەکیان هەیە یان وتەبێژەکەی قسە دەکات باز لە پێکهاتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان دەکات لە هەموو بوارەکان نەوەت فڕۆکەخانە کەچی هەردوای ئەوە هیچ شتێک لە ئارەدا نامێنێ. ئەم دوو ڕوویەی حکوومەتی عێراقی بۆچی دەگەڕێنەوە؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان نایەتە پێشیان ئەوانن بەو جۆرە مامەڵە لەگەڵ کوردەکەن؟ خۆی ئەساسی دامەزراندنی عێراق لە دوای ساڵی 2003 لەسەر ئەساسی شەراکەت دامەزراوە. لەسەر ئەوە دامەزراوە کە بەپێی دەستوری عێراق پێویستە مافەکانی هەموو پێکهاتەکانی عێراق لە چوارچێوەی دەستوری عێراقدا و لەسەر بنەمای دەستوری عێراقدا ئەوە بکرێتن زامن بکرێت و دەستور ڕێگە چارەی بۆ ئەم مەسەلانە داناوە. بابەتی زۆرینە و کەمینە ئێمە لە کوردستان چەند کورسیشمان هەبێ ئەگەر کارگەیشتە سەر زۆرینە و کەمینە و بڕیار بەو شێوەیە دەربچێ بە تەکید زەرەرمەند هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبن. بەڵام ئەمە ئەو عێراقە نەبوو کە ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو عێراقیەک ئەوەی نەدەخواست. ئەوەی کە ئێمە عێراقمان دەدی دوای ساڵی 2003 عێراقێکمان دەدی کە هەموو پێکەوە بە شەراکەت و لە چوارچێوەی دەستوردا مامەڵە بکەین. ئەو کێشانەی کە ئەمڕۆ عێراق تویش بوو لە نەتیجەی ئەم شێوەیە بیرکردنەوەیە بوو کە بیرکردنەوە گەیشتە سەر ئەوەی تۆ پێکهاتەیەکی وا گەورە لە کوردستان لە عێراقدا ئیهمال بکەیت و مافەکانی نەدەیت بە تەکید عێراق استقراری نابێ و دەبێ ئەگەر دەمانەوێ فعلەن ئارامی و سەقامگیری لەم وڵاتەدا هەبێ مەرجی یەکەم ئەوەیە کە دەبێ بەپێی دەستور مامەڵە لەگەڵ پێکهاتەکان بکرێ. مەسەلەی هەڵبژاردنەکان ئەوە بابەتێکە کە دەبێت دیراسەت و بەجددی ئیشی لەسەر بکرێتن. ئێمە پرۆسەی سیاسی هی یەک لایەن نییە، یەک لایەنی مەذهبی یان یەک لایەنی سیاسی هی هەموو گەلی عێراقە. لەبەر ئەوەدا بە تەکید هەرێمی کوردستان لەو چوارچێوەیەدا بڕیار دەداتن دوای قسەکردن لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا. بەنسبەت ئەو بابەتەی کە باست کرد ئێمە بەڵێ لە گفتوگۆ داین لە قسە داین، بەڵام بۆ من بەراوردێک بکەین. هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەک جار زۆر بڕوا و متمانەیان بە وعدەکانی بەغدا هەبوو پێشی 2 مانگ و هەرێمی کوردستانیش بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ جێبەجێکردنی ئەو دەستورەی کە هەموو لایەنە سیاسیەکانی عێراقی و کوردستانی زۆر قسەی لەسەر دەکەن هەموو ئیشێکی کرد، هەمووی هەرچی پێمان کرا کردمان. بەڵام ئەمڕۆ ئەگەر پرسیار بکەین ئایا لە هەرێمی کوردستاندا گلەی لە جەنابی سەرۆک وەزیرانی عێراق ناکرێ بڵێن تۆ ئەو هەموو وعدە و قسانەتان کرد چیت جێبەجێ کرد؟ ئێمە دەبینین بەڵێ قسە هەیە شت هەیە، بەڵام حتا یەک هەنگاویش وەکو ئێمە شتێکمان ئەوە کردبێ بەجێگەیان دەبێ هەتا ئێستا نەبووە. گفتوگۆمان هەیە، قسەمان هەیە، چەندین جار لەگەڵ جەنابی دانیشتوین قسەمان کردووە و هەمووشی بەو هیوایەین کە حل بدۆزینەوە بۆ ئەو مەشاکلانە. ئەگەر ئەمڕۆ ئێوە سوئال پرسیار لە من بکەن بڵێن بە تەواوەتی بێهیوا بوویت لەوەی کە کێشەکان چارەسەر بکرێ، من پێتان دەڵێم نەخێر، من بێهیوا نەبووم و هەتا ئەم لەحزەیەش بێهیوانیم و من پێم وایە ڕێگە هەیە بۆ ئەوەی ئێمە کێشەکان لەگەڵ بەغدا لە چوارچێوەی دەستوردا
چارەسەر بکەین ئەگەر بێ ئومێدیش بووم گەیشتمە قەنەعەتێک کە کێشەکان چارەسەر ناکرێت بە تەکید زۆر بە ڕاشکاوانە و بە ڕازگۆیی لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان قسە دەکەم. دولة الرئيس مهند محمود من قناة الفلوجة مدير قناة الفلوجة في أربيل. يعني سؤالي حيكون بشرح لو سمحت جنابك. كنت حضرتك أحد المشاركين في مؤتمر لندن المعارضة الذي بني على أساس الدستور مظلومية الكرد والشيعة. بالنماين دستوري يعني أفزور دار الكردان هاتي كيرن شاتي قواتن حتى نها يعني نها كرد يعني وكيويك و بيكاتي كيمينن البرلمان في العراق الموازنة بهذا الشكل هل هو عداء جديد يعني لربما هل يستحق الكرد كرد اما بو شويه معمول لەگەڵ بکرێت بەهۆی ریفراندۆمەوە مهم ئەوەیە ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ساڵی 2023 دیسانەوە من دەڵێم عێراقی نوێمان لەسەر ئەساسی شەراکەت دامەزران شەراکەت لە بینی هەموو پێکاتەکان نەک تەنها کورد و شیعە كرد شيعة سنة مسيحي ترك يعني إما زور بهيواوي تشوينوا بو عراق صالي 2003 قراينوا بو بغداد إما لبناو يكيتي خاكي عراق و لبناو أوي عراق بيقرتوي بمينته أوي لدست مانهات كردمان أو حقيقتك أخو يعني ونيا بو چونك إما هيوامان بوا بو كأوينديكي باش بو قلي كردستان لە چوارچێوەی دەستوری عێراقدا دەستەبەر دەکرێت بەو هیوایە گەلی ئێمە چوینەوە ئێمە پێش ساڵی 2023 بۆ معلوماتی ئێوە ئێمە ڕاست ئەندامی ئومەمی متحیدە نەبووین بەڵام حتا ئەو پارەی کە لە کوردستان سەرف دەکرا فەرقی هەبوو لەگەڵ بەغدا و هەموو شتێکمان فەرق بوو ئێمە ئاسایشی خۆمان پێشمەرگەی خۆمان هەموو شتێک ئێمە بەو هیوایە چوین کە ئایندەیەکی باشتر و ڕۆشنتر لەگەڵ بەغدا چاوەڕوانی گەلی کوردستان دەکاتن و دەیەوێ لەسەر ئەو ئەساسە بگەڕێتەوە بۆ بەغدا و وەسیقەیەکیشمان هەیە پێی دەڵێن دەستوری عێراق کە دەبێت جێبەجێ بکرێ ئەوە بوو کێشەکە پابند نەبوون بە دەستور کێشەی دروست کرد من ناڵێم هەموو شتێک خەتای بەغدایە بە تاکید هەمووی خەتای بەغدا نییە بەڵام بەغدا مەسئولیەتی گەورە لەسەر بەغدایە چونکە بەغدا پایتەختی عێراقە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بەشێکن لەو عێراقە دەبووە بەغدا زۆر بە جددی بیری لەوە بکردبەوە بۆ ئەوەی کە ئەو دەستورە جێبەجێ بکرێت ئێستاش من یەک شت دەڵێم ئەگەر دەمانەوێ عێراقێکی خۆشگوزەران ئەگەر دەمانەوێ عێراقێک کە لەگەڵ هاوڵاتیانی خۆی بەخۆشی بژی و لەگەڵ دراوسیەکانی و لە ئەندامێکی کارابێ لە کۆمەلگای نێودەوڵەتی کێشەکان قەت بەوە چارەسەر ناکرێن لە عێراق کێ زەعیفە و کێ بەقووەتە کێشە لە عێراق لەسەر ئەساسی تەوافق حەل دەکرێ کێشە لە عێراق دەبێت لەسەر ئەساسی مێزی گفتوگۆ حەل بکرێتن و تەنها ڕێگەی چارە ئەوەیە کە دەبێت بەو شێوەیە ڕەفتار بکەین ئێمە دەبێت بۆ ئایندەی ئەم وڵاتە کە پێی دەڵێن عێراق ڕۆیەمان هەبی ئەو ڕۆیەش دەبێت وازەح بی ڕۆیەی مستەقبەلی عێراق دەبێت ئەوە بێ کە هەموو پێکهاتەکانی عێراق بگەن بەو مافانەی کە لە دەستوردا دەستەبەر کراوە و دەستنیشان کراوە ئەو لۆجیکە دەبێت تەواو ببێ کێ بەقووەتە و کێ زەعیفە ئەو لۆجیکە لە عێراق وەڵام ناداتەوە سپاس NRT فەرموو تعلیم لە NRT ئێمە پرسیاریەوە بکەم ئێوە سەردانی میوشنتان کرد و کۆمەڵە کۆبوونەوەشتان لەوێ ئەنجامدا خودی عەبادیش لەوێ بوو کۆبوونەوەشتان لەگەڵ ئەنجامی ئەو کۆبوونەوە چی لێ بەسەر هات شتێکی دیکە خەڵک چاوەڕێی دیاریکردنی کاتی هەڵبژاردنەکانی کوردستانە بۆ تا ئێستا هەڵبژاردنەکان کاتەکەی دیاری نەکراوە پێش هەڵبژاردنی عێراق کرێ یاخود ئەمە دواکەوێت خۆی کۆبوونەوەکانی ئێمە لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران لە میۆنخ پێش ئەوەش لە داڤۆس کۆبوونەوەی زۆر باش بوون کۆبوونەوەکانمان کۆبوونەوەی باش بوون گفتوگۆی جددیمان کرد لەسەر حەلی هەندێک لە کێشەکان طبیعی بۆ چوونی ئێمە ئەوەیە ئێمە ناتوانین هەموو کێشەکان لە ئێستا هەتا هەڵبژاردن چارەسەر بکەین ئەوەی کە ئێمە پێشنیارمان کرد بۆ جەنابی سەرۆک وەزیران ئەوەیە ئێمە بتوانین یەک دوو کێشە چارەسەر بکەین یەکەمیان مەسەلەی فڕۆکەخانەکان مەسەلەن و مەسەلەی معاشات یعنی ئەگەر ئێمە بتوانین ئەم دوو کێشەیە چارەسەر بکەین دەکرێت ئەوانی تر دوای هەڵبژاردنەکانی عێراق چارەسەر بکرێت حتا ئەم لەحزەیەش کە من لێرە لەگەڵ ئێوەم من بەردەوام لە سەر خەتم لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران بۆ ئەوەی ئەم دوو کێشەیە چارەسەر بکرێت
حقیقت گفتگوی ئێمە بەردەوامە قسەکانی ئێمە بە تەلەفۆن بە دیتن بە هەموو نەوعێک بەردەوامن و من هەتا ئەم لەحزەیەش هیوام ئەوەیە کە دەتوانین هەندێک لەو چارە ئەو شتانە چارەسەر بکرێن ئەگەر نەمتوانی دیسانەوە ینی بەڕازگویی لەگەڵ خەڵکی کوردستان قسە دەکەم لەسەر ئەو بابەتە بابەتی هەڵبژاردن ئێمە لەگەڵ پەرلەمان دانیشتنمان کرد بە درێژی و بە تەفسیل طبیعی ئەگەر ئێمە بمانەوێ ئێستا زووتر هەڵبژاردن بکەین پێویست بەوە دەکا یاسا دەبێ بگۆڕین یاسا بۆ بگۆڕینی ئەو یاسایش تەواقع ناکەم پاڵپشتی فراکسیۆن هەموو فراکسیۆنەکانم هەبێ بۆ ئەو مەسەلەیە من لە ماوەیەکی زۆر نزیکدا بە ڕاوێش دوای ڕاوێشکردنێک لەگەڵ هێزە سیاسیەکان ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکەم ڕۆژی هەڵبژاردننی کوردستان دیاری دەکەم ممکنە هەر لە دوای دیدار لەگەڵ ئەو هێزانە ئێمە ڕۆژەکە دیاری دەکەین نێچیروان ئەمریکایەکان هەموو کات پاڵ نەربوون و مشاوق بوون بۆ ئەوەی کە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر بێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا چەند جار هەر ناوی جەنابەت و جێگرەکەتانی هێناوە ئێستا کە وێ دەچێ هیچ شتێک حەل نەبووە ئەوان تەوسیەیان چیە یا قسەیان چییە یا ئەگەرنیان کردو جەنابەت ئەوان ببینی چیان پێ دەڵێ لەسەر وەزعی ئێستا ڕاگەر ئەوان ببینم پێیان دەڵێم ئێوە لە ئەوەی خۆتان ئەوەی کە دەرتان کردو و ستیتمەنتەی دەرتان کردووە دەڵێن ئێمە دەمانەوێ حکوومەتێکی هەرێمی بەهێز هەبێ بەس وەرن ئەو تعریفان بۆ بکەن حکوومەتی هەرێمی کوردستانی بەهێز معنای چییە ئەویان پێ دەڵێم ئەوە ئایا ئەوە ڕاستە لەگەڵ سیاسەتی ئەوەی کە ئێستا ئێوە دەیکەن فعلەن حکوومەتێکی هەرێمی بە قووەت هەیە یان نییە من ئەو سوالەیان لێ دەکەم وار تیوی جارێ ڕاوەستەوە بە ئەو سوالی خۆی بکاتن دوای جەناوەکە خەعب پەلەمەک کاک نێچیروان من ئاراس ئەحمەد لە کوردستان 24 دوای هەموو ئەوە خراپەکارێنە کە عێراق ئێستا بەرامبەر بە کورد دەیکات دوێنێش یەکێشتر بوو لەوانە کورد کەی لە بەغدا دەکشێتەوە ئایا دوای بەغدا حکوومەتی هەرێم بژاردەی تری چییە ئەنی بۆ دابینکردنی موسا ئایەوە هەر بەردەوام دەبن لەسەر ئەو دابشکردنی ئەو بڕە موچەکانی هەفتا ڕۆژ 6 ڕۆژ جارێک موچە دابش دەکرێت وایە بەرگاری داخستنی فڕۆکخانەکانی هەرێمی کوردستان کەی جێبەجێ دەکرێت داخستنی کردنەوەی بەنسبەت پرسیاری یەکەمت ئێمە لەگەڵ بەغدا بەردەوام دەبین لەسەر ئەم بابەتانە و هەموو هەدەفیشمان ئەوەیە بەردەوامبوونی ئێمە بۆ ئەوەیە بتوانین مەسلحەتی هەرێم و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەسەبەر بکەین ئەوە وەکو مەبدە ئەمەمان تەسبیت کرد ئەوەی تر بە پێی ئەو داهاتەی کە ئێمە هەمانە ئەوەی کە دێتە دەستمان ئێمە موچە تەوزیع دەکەین اینجاوە چەندی بێ بەڵام ئەوەی کە بەپێی ئەو داهاتی کە هەمانە تەبان خۆتان دەزانن دوای کەرکووک داهاتی ئێمە نیوە بوو نیوەیە کە ئەگەر کەمتریش نەبێت لە نیوەن ئەوەندەیە بەپێی ئەو داهاتە ئێمە بەردەوام دەبین مەسلەی داخستنی گەشتەکان ئەو مەوزوعە لە ئارادانیە شتیوانیە ئێمە بە هیوای ئەوەین کە بگەینە ڕێککەوتن و بە تەواوەتی فڕۆکەخانەکان بکرێنەوە تیوی کاک نێچیروان لە ماوەی ڕابردوو هەرێم لەگەڵ بەغدا کێشەی سیاسی هەبووە نوێنەرانی کورد پەرلەمانتاران لە بەغدا نەیانتوانیەوە لوبەک دروست بکەم شارێک بخەنە سەر حکوومەتی بەغدا بۆ ئەوی چارەسەری ئەم کێشە سیاسیانە بکرێەوە هەروە کێشەی سەربازیمان هەبوو بە هەمان شێوە کێشەی دارایی کە لە ڕابردووشە بووە و پەسەندکردنی ئەو پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2018 بە هەمان شێوە ئایا بوونی کورد چواتایەک دەگەێنین نوێنەرانی کورد لە بەغدا بوونیان چواتایەک دێنێت بە بڕوای جەنابتان کە بەسەر و کۆماریشەوە بە پۆستەکانی دیکەشەوە و هەروە دەمەوێت ئەو پرسیارە بکەن کە جەنابەت گوتێت بێئومێد نین لەوەی کە چارەسەری کێشەکان بکرێت لەسەر مێزی گفتوگۆ بە لە ڕێگەی دەستورەوە لە ڕابردوو بە هەمان شێواز کە جەنابەت چەندین جار باسی شێوازی با بڵێن لە ڕێگەی دەستورەوە چارەسەرکردن بەڵام نەتوانرا بگەنە ئەنجامێک پلانی بیچی دەبێت لە داهاتوو چۆن دەبێت یعنی ئەو هیوایە کە جەنابتان لە چ ڕێگەی خۆ دەبێت ئێمە هەتا ئێستاش بێهیوانین لەوەی کە دەمانەوێت کێشەکان چارەسەر بکرێت یعنی و دیسانەوە دەڵێم خۆ مەوزوعەکە بەغدا بەسی ئەو خەڵکە نییە کە لە ئێستا لە بەغدای ئێمەشە
يعني ما بو مثلا وتصرف كين كبغداد بس هیلایەنێکی سیاسیە یان یەک پێکهاتەیەکی سیاسیە یان مەذهبیە بەغدای هەمومانە ئێمە دەبێت دەوری خۆمان ببینین لە بەغدا دەبێت دەوری سیاسیمان هەبێ لە بەغدا و دەبێت بەردەوامیش بین لەو دەورە و دەبێت ئەگەر گەیشتینە بنبەستیش دەبێت ئەوەش بە خەڵکی کوردستان ڕابگەینن کە بەڵێ ئەوە ئێمە گەیشتونێتم ئەوەی من ئێستا پێتان دەڵێم ئەوەیە ئێستاش هەتا ئەم لەحزەی کە ئێستا ئێمە لێرەین تەبی ئەو شتانە زۆر جێی نیگەرانین ئەم هەنگاوانە مەسەلەی بودجەیە مەسەلەی بودجە مەوزوعەکە بەس ئەوە نییە پارەیە مەسەلە ئەوان مەبدەیەکی ئەساسیان تێکدا شەراکەت کە عێراق لەسەر ئەو مەبدەئە دروست کرابوو دوای ساڵی 2023 خەتەرەکە لێرەیە لە ئەوە نییە پارە دەنێرن یان نێرن مەسەلەکە ئەوەیە ئەمە جێی نیگەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە مەبدەئی شەراکەت و تەوافق تێکدرا لەم وڵاتە زەحمەتە جارێکتر ئەوە دروست بکرێتەوە و ئەم هەنگاوەی کە ئەمڕۆ جێی نیگەرانی ئێمەیە بەداخەوە هەنگاوێکە بەو ئاراستەی تێکدانی تەوافق و شەراکەت لە بینی پێکهاتەکان تێمەر بابان لە ئاژانسی ئەنادۆڵ دوو پرسیارمێ پرسیاری یەکەم ئەتوانی ڕاشکاوانەتر پێمان بڵێ کە ئەم یاسای بودجێ عێراق ئێوە هەڵوێستان لەسەری ئەوەیە کە ڕەتیەکەنەوە یان قبوڵیەکەن واتە ڕەتیەکەنەوە بۆی هەر یاساکە ڕەتەکەنەوە و بەداهاتی ناوخۆ و نەوتی خۆمان درێژە بە وەزعادن پرسیاری دووەمم لێرە داوای کۆمەڵێک پارە لە حکوومەتی هەرێمەکە کە مستحقاتی نەوتی کەرکووکاڵێ گوایە لە بانقەکانی هەرێمی کوردستان شتی وایە خۆی بەنسبەت خاڵی یەکەم ڕاشکاوانەتر لەوە کە فراکسیۆنە کوردستانیەکان کە ڕنگدانەوەی بیر و بۆچوونی هەرێمی کوردستانە ئەوەی کە کردیان لە پەرلەمان و ڕەتیان کردەوە لەوە زیاتر نازانم دەبێت بە چ شێوەیەکی تر مووقف دەربکەین ئەوە مووقفی ئێمەشە و پاڵپشتی ئەو مووقفە دەکەین بەنسبەت ئەوەی کە جەنابەت باست کرد ئێمە لە ساڵانی ڕابردوو پارەیەکمان تەخسیس دەکرد وەکو پترۆ دۆلار لە کەرکووک سەرف دەکرا هەندێک لەو پارەیە لە هەرێمی لە بانقەکانی هەرێمی کوردستان ماوەتەوە مەبلەغەکە نازانم دقیق چەندە مەبلەغەکە ماوەتەوە ئەوە هی پرۆژەکانی کەرکووکە وی خەڵکی کەرکووکە و نییە بڵێ وڵا ئێمە دەمانەوێت ئەو پارەیە دەستکاری بکەین یان بیبین نەخێر ڕێکاری یاسایی خۆی هەیە دەبێت ئەو ڕێکارە یاسایانە بگرنە بەر ئەگەر نەوەکو مەبدە ئەو مەبدەی کە وەختی خۆی ئێمە کردبوومان وەکو هەرێمی کوردستان و پترۆ دۆلارمان دەدا بە کەرکووک لە مەسلەی نەوتەکەی ئەو مەبدە هەر وەکو خۆی ماوە و لەو بەشە هەندێک پارە ماوە نازانم بە دقت چەندە بەڵام ئەو پارەیە پارەی خەڵکی کەرکووکە کاکە ئەوە دەڵێ سێ هەفتە دۆنیشتوار چەندە من لێرە نەبووم بەڵام فەرموو کاکە فەرموو قسەی خۆت بکە پرسیاری خۆت ئەم کاتتان باش علی تاحسینم لە تەرەتەوە دەمەوێت پرسیار لەسەر ئەو بکەم پرۆسەی نەوت ئێستا لە چ دۆخێکدایە بە تایبەتی نەوتی کەرکووک کە دوای 16 ئۆکتۆبەر ڕێکەوتن کرا لە نێوان بەغدا و ئێران بۆ گواستنەوە ئەو نەوتە لە ڕێ ئێرانەوە با بڵێن جێگای هەرێمی کوردستان یا ڕۆلی هەرێمی کوردستان لە گواستنەوە ئەو نەوتەدا بەکوێ دەگا دەمێ ئەو بپرسمە جەنابتان بەنسبەت طبعی نەوتی کەرکووک ئەو نەوتەی کە لە حەقلەکانی بای حەسەن و ئاڤانە دەهات دوای 16 ئۆکتۆبەر عێراق ئەو سنوورە ئەو شوێنەی کۆنتڕۆل کردووە زۆر ئێمە پێشنیاری حکوومەتی هەرێم ئەوە بووە کە ئێمە یارمەتی بەغدا بدەین بۆ ئەوەی لە ڕێگەی بۆڕی کە لە هەرێمی کوردستانەوە هەیە ئەو نەوتە بڕوە بۆ دەرەوە و ئێستاش ئێمە دیسانەوە دەڵێن ئێمە ئامادەین کە ئەویش ببێتە بەشێک بۆ داهات بۆ هەرێمی بۆ عێراق کە بتوانێت لەو بەشەش موچەی هەرێمی کوردستانیش دابین بکاتن ئەوەی کە بەنسبەت ئێران هەتا ئێستا بە پێی معلوماتی ئێمە ئەو ڕێککەوتنە هەیە کە بە تانکەر بنێرن بۆ ئێران باس بەڵام هەتا ئێستا ئایا کەوتوتە بواری جێبەجێکردن یان نە بە پێی معلوماتی ئێمە هەتا ئێستا نەکەوتوتە بواری جێبەجێکردن کاکە فەضل فەرموو خيارات للشراكة مع بعض استمرار الشراكة مع بعض
هەلی زیاترتان هەیە بۆ ئەوەی هەماهنگ بوون لەگەڵ بەغدا؟ عرضم کردن بەنسبەت ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە پابندین بەو شەراکەتە بەس ئایا بەغدا چەند پابندە یاسای بودجەی عێراق پیشان دەدا کە بەغدا پابند نییە بە شەراکەت زۆر بەداخەوە و دیارە ئەو شەراکەتەی زۆر پێ مهم نییە و پیشانیشیاندا کە مەسلحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشیان پێ مهم نییە یعنی ئەوەی کە لە بودجەدا دیار کرا ئەوە بوو زۆر بەداخەوە لە بواری نەوتیە هیچ ڕێکەوتنیە لەگەڵ بەڕێزابادیە کراوە لە بواری نەوتیە کە کراوە ڕێکەوتنەکە چۆن بووە تەوەرێکی تری ئەم ڕێکۆبنەوەی ئەنجومەنی وەزیران سەبارەت کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە هاتوونەتە وەزارەتەکانی هەرێمی کوردستان ینی لیستی موچەخۆرانی ئێمە ئەوەنە خراپەکاری تایە کە تا ئینسان نتوانرا وردبینیتیا بکرێت بەخوا ئەوەی ئەگەر بیانەوێ بیانۆ ئەوە بکەن خۆ ئێمە لەسەر ئەساسی بایۆمەتری بووە و وازەحە لیستەکان ناوڵاوەندە خراپی تێدا نەبووە من پێشنیاریشم بۆ جەنابی سەرۆک وەزیران عیبادی کرد گوتم مشکلە نییە تەدقیق لە هەرچی شتێک دەکرێن لە ناوەکان بەڵام ئەوەی کە ئێستا خۆ دەتوانن بیکەن ئەوەیە ئەوان بتوانن سلفەیەک بنێرن و بەپێی ئەو سلفەیە معاش بدرێ و لە پاڵ ئەمەشدا تەدقیق بکرێ وەکو مەبدە ئەوەی قبول کردووە جەنابی سەرۆک وەزیران بەڵام هەتا ئێستا ئایا هیچ هەنگاوی تر نێردراوە لەو چوارچێوەیەدا نەخێر ئەوەی ناوتی ئەوە بوو کە عرضم کردن باسم کرد ئەوەی کە ئێمە هەتا ئێستا ڕێکەوتنێک بە معنای ڕێکەوتن نەکراوە بەڵام پێشنیاری ئێمە ئەوە بووە لە جیاتی ئەوەی کە ئەو ناوتە ئێستا ناتوانین بینێرن بۆ دەرەوە ئێمە دەتوانین یارمەتی بدەین لە ڕێگەی بۆڕی نەوتی هەرێمی کوردستانەوە بنێرن بۆ دەرەوە وەکو مەبدە قبولیان کردووە بەڵام وەکو ڕێککەوتن هەتا ئێستا ئەو ڕێککەوتنە نەکراوە دووە پرسیار بەس من ماوەم بەڵێ هەرچەندە زۆر قسە لەسەر پەیوەندی نێوان یاخود کێشەکانی نێوان هەرێم و بەغداد کرا بەڵام خەڵک ئێمە ڕۆژنامە نووسیش وەڵامێکی کارمان دەوێت واتە وەڵامێکی دروست خاڵی ناکۆکی نێوان هەردوو لا چییە ئایا ئێوە خەتابارن کە پابەندی مەرجەکانیان نابن یاخود ئەوان ینی خاڵی ناکۆک چییە کە کێشەکان چارەسەر نابن والله ئەوەی ئێمە پێمان کراوە و پێویست بووە و لە چوارچێوەی دەستوردا بووە ئێمە جێبەجێمان کردووە لەلایەن خۆمانەوە هیچ خاڵێکیش نابینین هەتا ئێستا بە ئێمەیان نەگوتووە لەوەدا ناکۆکن لەگەڵ ئێمە هەر لە چاوەڕوانی ئەوە داین کە کەی ئەو شتانەی کە ئێمە ڕێکەوتنمان لەسەری کردووە جێبەجێ بکرێتن زۆر سوپاس